خۆمان بە خۆشحاڵ ئەزانین جارێکی تر لە بەرنامەی شەوچەرە بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. شەوچەرەی ئەم شەومان کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمەڕەنگ لە خۆ دەگرێت. سەرەتا بە دەنگە خۆشەکەی کاکە عەباسی سەڵاح داودە و دواتر بە شعرە پرجۆش و خۆشەکانی کاکە ئەیاد جاف، ئەوجا ئەچینە لای ئەو میوانە خۆشەویستانە کە هەگبەکەیان پڕ لە سوود و زانیاریە بۆ ئێمە بە قسەی نەستەق و مەتەڵی کوردەواری و دواتر بە سەرکردنەوەی ئەو گەنجانە بە یاری کڵاوێن و یاریە فۆلکلۆریە کوردیەکان. ئومێد دەکەین ئەمانە و چەندین بڕگەی تری فۆلکلۆری کوردی بکەینە جوانترین گوڵ و لە یەخەی ئێوەی بینەری ئازیز و خۆشەویستی بدەین. سەرەتا بە ناوی ستافی بەرنامە و سەرجەم بینەرانی ئازیزمان بە خێراتنیەکی زۆر زۆر ئەو میوانە خۆشەویستانە کەم هەمووتان ماندوو نەبن، بەخێر بێن. بە سەرەتا لە کاک عەباس کاک سەباحەوە دەستی پێ بکەم. کاک سەباح گیان ئەگەر ئەو مایکە بگری ماندوو نەبی، زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی شەوچەرە. سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک بۆ بەسەرکردنەوەی، زۆر سپاس بۆ ئێوە. هەر بژی بە قوربان. کاک سەباح، ئاشکرایە لە کوردەواریە شەوانی زستان و شەوانی ڕەمەزان و ئەو بۆنە گشتیانە شەوچەرە ئەکرا، کۆمەڵێک کەس کۆ بنەوە لە ماڵی ئاغایەک یا دیوەخانێک، کۆمەڵێک باس و خواس و یاری کوردەواری و جۆری خواردن و ئەو شتانە باس و خواسی لەسەرەکرێ. بابزانم شەوچەرە لای جەناب بە چی ئەگەیەنێ؟ شەوچرە شەوانی دوور و درێژی زستان لە کوردەواریە، زیاتر لە ماڵەکان شەویشی درێژ بە یاری و بە گۆرانی و قسەی خۆش و حکایە جێرانەوە شەوەکەیانە بردەسەر و هەر شەوی لە ماڵێکە لە یەکێ لە ماڵەکانە کۆبوونەوە خەڵکی ئەو منتقەیە یان ئەو گەڕەکەیان ئەو دێیە لە ماڵێک کۆبوونەوە و ئەم یاریە فلکلۆریانە بە تایبەت کڵاوێن زۆر باو بوو شەوانە ئەکرا و ئیتر کۆمەڵێ وەک گوتم بەرنامەی خۆش، قسەی خۆش، نوکتە، حکایەت جێرانەوە، کۆمەڵێ خواردنی تایبەتش دا ئەندرا بۆ ئەو میوانانی کە لەو ماڵە کۆبوونەوە. بەڵێ، هەستەکەی شەوچەرە لە ڕووی میکانیزمەوە کاریگەری هەیە لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. جۆری ئەو کاریگەری ئێستا بە حکمی ئەوەی شەوچەرە ئەگەر نەشمابێ زۆر کەمەوە بووە، هەست ناکەی کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەسەر تاکەکانی کۆمەڵ کە دوورکەوتنەتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە؟ بەڵێ زۆر تاسیری هەیە، زۆر دەور تاسیری هەیە. بڵێ بە تایبەت ئیسام سەردەمە بەداخەوە گەنجەکانمان ئەوەنەی خەریشی یاری ئەلکترۆنیەکان یان مۆبایل و سۆشیال میدیا ئەمانن، ئەوەنە ئەوان ئەو عیلاقە و پەیوەندیە کۆمەڵایەتیانە نەماوە کە جاران هەمومان بە تەمەنەکان بە تایبەت هەمومان لە ماڵێکا کۆبووینەوە ڕۆژانە یەکتریمان نەبینی. ڕۆژانە ئەمە وایە کرد ئەو پەیوەندی کۆمەڵایەت زۆر پتەو بێ، زۆر بەهێز بێ. ئیستەوای لێ هاتۆ پەیوەندی کۆمەڵاتەکان زۆر کاڵەوە بوو. بەڵام خۆشحاڵم لەم سنوورەیە ئێمە لەم گەڕەکەی ئێمە کۆمەڵێک گەنجی زۆر جوان شەوانە هەر شەوی و لە ماڵێک، هەر شەوی لە گەڕێکێک لە منتقەیەک ئەم برادرانە کۆ ئەبنەوە و ئەم یاری کڵاوێنە و ئەم شەوچرەی کوردیە زنوو ئەکەنەوە و ئاشنامانەکەنەوە پێی. دەی هەر سەربەرز و سەرفراز بن. ئێمەش لە بڕگەکانی بەرنامەکەمانی شەڵای سەچینە لایەن بە درێژی باسەکە قسەیان لەگەڵاکەین. ئەگەر لە لای خۆتەوە ئەو مایکە بۆ مامۆستای ئازیزمان مامۆستا شکور ساڵەی، مامۆستا گیان زۆر بەخێر بێی، ماندوو نەبی. زۆر سپاس، خۆشبی، سپاس دەکەم. پەیامی خۆت لە بەرنامەی شەوچەرەوە. پێشەکی دەستخۆشیتان لێکەم بۆ ئەم بەرنامە جوانە، بۆ ئەم گەنج و ئەوانە کە لێکۆ بوونەتەوە و یاریێکی کوردەواری خۆمان کە دێنەوە یادمان کە کاتی خۆی کە ئەمان کرد کە زۆر خۆش و خەڵکەکە پەیوەندی باشن هەبوو لە دیاتەکان ئەم دێ ئەچوو بۆ ئەو دێ کە یاریانە کرد، کڵاوێنیانە کرد. ئەم کڵاوێنە کە هەر لە میانەی شەوچرەکەیە بوو کە ئەیان کرد مەسەن لە دێکەوە گروپێک هاتن 5 کەس 6 کەس 7 کەس هاتن یان زیاترش بەشکو لەسەر مریشکێکە یان کرد، یان لەسەر کەڵەباوێک، یان لەسەر قەلێک، یان لەسەر بەرق کاوڕێکەیان کردەمە. ئەنی ئەمە زۆر خۆش بوو. ئەو دیاتانە هەمویان پێشەوەی کە ئەنفال بێت و ئەلفانە بەدناو بێت کوردستان هەمووی ئاوادان بوو. پیاوی چاک، پیاوی دانا، ئاغا، شێخ،
تەکیە مزگەوت خانەخە ئەمانە هەموو لە کوردستان لە کورداری خۆمان هەبوو ئەمانە زۆر یعنی پیاوی ماقوڵی تیا بوو کە دانیشتە لە مەجلیسێکا کە لە دیوەخانەکەیە خەڵک سەیدای ئەویانە کرد هەروە حکایەت خوان هەبوو ئەو لە سەوچەرای حکایەت خوان دانیشت یان بە ئەو کۆمەڵێک کاین حکایەتی خۆشخۆشی گێڕای و بەسەرهات و دانایی تیا بوو هینی تیا بوو ئەمانە زۆر گرنگ بوو ئەم خۆشی بەڵێ سەرێکی ترین یاری شەوچەرە بریتی بوو لە کڵاوێن بەڵام جگە لە کڵاوێن هیچ یاری ترە کرا لە شەوچەرە زیاتر خۆی هەر کڵاوێن بوو بەڵام ئەوەی کە لە ژوورەوە ئەکرات مەسەلەن کە دانیشتن ئەگەر بیان و دیاریانی بکردای مەسەلەن یان نۆڕستکان گروپێک دانیشتن بە لەو سەرەوە ئەم لەم لە دانیشتنیان سێڕەکانیانە کردیان دامە بکەمتر بوو بە زیاتر بە شەوچەرەکە ئەم بردە سەر و گوڕوتێنێکی خۆشی تیا بوو نقطەی خۆشیان تیا بۆ یەکتری و ئەڵیانە هاورد و گاڵتە و پێکەنینی خۆش بوو لە بینیانە ئەو خەڵکە دڵی پاک و ساف و ڕێک و پێک بوون یعنی ئەڕۆژە هەر دۆستایەتی و برایەتیە بوو لە بینیانە با بینە جۆری خواردنەکان ئاشکرا لە میانی شەوچەرەیە کۆمەڵێک خواردن ئەخورا وەکو میوە و با بڵێن ئەو شتانە بەڵام شتێکە بوو پیانەوت کونجی و خورما ئەوە چییە چۆن کونجی خورمایە هەبوو کە دانەنا لە کاتی بەهینە لە کاتی داینا ناتکە دەستیان بۆ درێت کونجی خورما لە ناوچەی خۆمانە خەڵ کەم خورما کەم بوو خەڵک کوردواری خۆمانیان زۆر ئەچوون لە دڵتاوە ئەیان هاورد کە یان هاورد خورما کەم بیان قەسب بوو کە دوای ئەوەش هێنە بێ لە کونجی خورما مێوژە شەوی مامۆستاگیان وا بزانم ئەکوترێتیش کونجی خورماکەوانی دابەشیانە کرد بەسەر ئەو جەماعەتەیە و کە خوا دەمە زۆر ئەنچێت ئەموچەژی تایبەتیە بوو دەسەکان خواردن کەم بوو هین هەبوو ئەو خەڵکە ینی ئەم یاری فەرکورانە پێویستە ئەوها ینی زنوو بکرێتەوە کە شتێکی زۆر چاکە کە بتوانن کە زیاتر جیلەکانمان ینینەوەیان داهاتوومان تێبگەن کە کورچی کردۆچی نەکرد دەسەکانت خۆش بێ مامۆستاگیان ئەگەڕێمە وڵات ویستن ئینشاڵڵا بۆتانی باسەکەم ئەم کڵاوێنە هەر بژی مامۆستاگیان سپاس بۆ زانیاریەکانت جارێکی ترمان دوو نەبی بەخێر بێ سپاس ئەچمە لای هونەرمەندی ئازیزمان کاکە عەباسی سەڵاح داودا کاک عەباسگیانمان دوو نەبی زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی شەوچەرە سەرەتا پەیامی خۆت لە بەرنامەی شەوچەرەوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم دەستان خۆش بێ و بە خێراتنی ئەم میێوانێ لە هەمویانەکەم و بەخێنی بە قوربان هیوادارم بەرنامەیە پێشکەشکەین بەدڵی بینەران بێ و خۆشیتان ئیشاءڵڵا کاک عەباسگیان بۆ بەرهەمی یەکەم بەڵێ چیمان پێشکەشەکەی ئەم گۆرانیە چییە شعر و ئاوازی هیچیە ئەم بەرهەمە یەکەم مەقامێکە لەگە بەستەیەکە حیجاز شعری مەقامەکە هین هێرش خەباتیە کاگەرش خەباتی با لە بیرمانە شعری بەستەکەش هین کاکە خوایەک دقیقە هین کاک ڕەشید ئەحمەد کەرکووکیە کاک ڕەشید ئەحمەد کەرکووکی لە بەرنامەکەی تر کتێبەکەیدا بەڵێ بەڵێ کاک ڕەشید کەرکووکی شاعیر و ڕۆمانووس خۆشەویستیمان بۆ کاک ڕەشید هەڵیجان شعریان ئاوازەکەی هین خۆم جەنابتەوە مەقامەکە شەر خۆمدا کاک عەباسگیان دەستێکی باشیش هەیە لە ئاوازدانان واللهی کاک شێروان من ناڵێم ئاوازدانەرم بەستر بە هیلاکەت خۆت و جاروا هەیە بۆت دێ و جارواش نایەت بیستو ماڵێن هەندێک جار شەوان تا دووسەی شەو تا ئاوازێکدا ئارە بەخوا یاخوا لەر حیاتەکەمی سەرفرازی بە قوربان ئێستا بە هاوکاری ئەو برا خۆشەویستانە و ژەنیارانە کاک عەباسگیان با بچینە لای یەکەم بەرهەمە فەرموو نازو عشوي عشقو من بدادو هاواروا ايا وار تو بنازو عشوي عشقو من بدادو هاواروا تو بشادی خوشی جینو من بغم و پژاروا
بەدیدەی پڕ لە فرمێز کەمیشە بۆ نازی تو من بەدیدەی پڕ لە فرمێز هەمیشە بۆ نازی تو تۆ بە سحری چاوی باز و بە دوو دیدەی خومارەوە خومارەوە تۆ بە شێوەی گوڵ ئەندامی و بەشتی ڕێکرد گوڵەکەیم من بە ڕەنگی زەرد وشک و بە دوو لێوی بەبارەوە تۆ لە دوور و من لە دوور بۆ ئەم کوژی بەم ئازارەوە بۆ ئەم کوژی بەم ئازارەوە دەدەیدات ئەیداد دەیداد 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 ئەیارە یارە یارە لە دەستی یاری بێ وەفا
دەسەکانت خۆش بێ کاک عەبازگیان گۆرانێکی زۆر زۆر خۆش هەربژی بە قوربان خۆش بێ حیاتەکەم سەلامەت بێ. ڕۆژانێک بوو لە سایەتدا دڵم چەشنی بەهارێک بوو ڕۆژانێک بوو لە سایەتدا دڵم چەشنی بەهارێک بوو زەردەخەنەش خوڕەی چەمی بەرگلێنەی بێدارێک بوو چرکە نەبوو چەشنی بەفرێ بۆ کوێستانێک یادت نەکەم یا وەک باران بۆ کێڵگەیەک تنۆک تنۆک هەردا نەکەم کەچی ئێستاش نەخشەی عەشق لە چاوانم ئەنەخشێنی قوڵپی گریان لە گەرومە بە ڕێبوارێک ئەناسێنی سڵاو لە شاعیری گەلەکەمان کاک ئیسماعیل خوڕماڵی. خۆشەویستان و ئازیزان بێگومان شەوچەرێمان بەبێ شاعیر نابێ بۆ بەرنامەی ئەم جارەمان میوانداری شاعیرێکی خامە ڕەنگینمان کردووە ئەویش کاک ئەیاد جاف بە ناوی هەموو دانیشتوان و بە ناوی ئێوەی ئازیزشەوە زۆر بە خێراتنی شاعیر کاک ئەیاد جافەکەم کاک ئەیادگیان ماندوو نەبی ماندوو نەبنێوەش ڕێز بۆ جەنابەت بۆ میوانانی ئازیز و خۆشەویست دەستخۆشی لە بەڕێز دەکەم و لە ئەستافە جوانەکەی بەرنامەکەت یاخوا لەشتان ساغ بێت سەرفرازبی ئەزیزم کاک ئەیادگیان سەرەتا وەکو ئەزمموی شعری خۆتم بۆ باز بکە ساڵی چەند دەستت کرد بە شعر نووسین تاکو ئێستا خاوەن چەند بەرهەمی شعریت طبعا خولای شعر ینی مرۆڤ ئەو بارێ لە خۆی دەدۆزێتەوە لە مێژەوە بارێمتیا بوو بەڵام وەکو بابەت بەڵاوکردنەوە بابەت خستنە بەرچاوی دیدی خوێنەر و بە تایبەتی تر لە سۆشیال میدیا و لە گۆڤارەکان و لە ڕۆژنامە لە 2014 بەدووە تا ئێستا بەردەوام و جاران زۆر ئەکتیڤ بووم بەشداری فستیڤاڵ و کۆڕی شاری و کۆمەڵێک بابەتی زۆرمان بەرهەمی چاپکراوە تاکو ئێستا هەیەیان ئەوان چاپکراوم نییە نەخیر لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەر خۆی ئێستا چاپکراوە شتێکی باشە بۆ مێژووی خۆ دەمێنێتەوە بۆ ئەرشیفە بڵێ لە ئێستا جارێ پەلە ناکەم چکە بەرپرسیارەتێکی زۆر گەورەی بەڕێزت باشتر ئەزانین چکە لەم بوارە زۆر ڕۆت شوویتە بابەتێک بۆ ئەرشیف بمێنێ بۆ مێژوو بمێنێ ئەبێ حتمما 100% تەواو قەنەعەتت پێ بێ وا دیارە جارێ و قەنەعەتە نەگەیشتووە لە لای من زۆر باشە کاک ئەیادگیان هیچ هۆنرا و شتت کراوە بە گۆرانی وەڵی زیاتر بابەتەکانی من شعری ئازادن شعری ئازادش تۆزێک بوون بە گۆرانی شعری ئازاد زەحمەتە بەم ئاخیرە کۆمەڵێک تێکستی گۆرانی نووسیەوە بەڵام ڕەنگە جارێک ئەوەش قسمەتی هەڵ ناسابێت ڕاستی بە گۆرانی دەبا بە هاوکاری برایانی ژەنیار بچینە لای چەند شعرێک بە دەنگە خۆشەکەی ئەیاد جاف زۆر فەرموو بە قوربان. ئەم هەوارە پڕیادگارە برین میتیا کولێتەوە لەگەڵ هەموو هەنگاوێکمە ڕۆژانی زووم بیردێتەوە وەک ڕێبواری سەر لێ شێوا و بۆ دۆستاوم لەسەر ڕێگا لەکوێت پەیدا بکەم ئازیز ئەبێ بدەم لە چەند دەرگا من هێشتا کەوام داناوە تۆ چاوشارکێم لەگەڵ دەکەی بڕوام بەوە نەهێناوە بە نەبوونی تاقیم بکەی چون خۆ دوتت مردن نەبێ چون خۆ دوتت مردن نەبێ کەس لە تۆم جیا ناکاتەوە جێگرەوەت بوونی نییە تا تۆم لەبیر بباتەوە چۆن بتوانم لەبیرت کەم چۆن بتوانم لەبیرت کەم یادت لەبیر ناچێتەوە دانە دانەی ترپەکانم تۆیان لە بن ئەوێتەوە چۆن بتوانم لەبیرت کەم یادت لەبیر ناچێتەوە دانە دانەی ترپەکانم تۆیان لە من دەوێتەوە هەموو ڕۆژێ بۆ تۆ ئەژیم هەموو ڕۆژێ بۆ تۆ ئەژیم ناتوانم قەت لە یادت کەم ئامادەم لە چاوەڕوانیت لەم ڕێگایە سەر سپیکەم ئامادەم لە چاوەڕوانیت لەم ڕێگایە سەر سپیکەم زۆر سپاس دەستەکانت خۆش بێ کاک ئەیادگیان زۆر سپاس بۆ هۆنراوەیەکی بە پێز و جوان بژیت
پێم بڵێ بینت لەگەڵ مثلەن شعری دڵداری و ئێستا شعرێ پێیا بووە مثلەن زیاتر ئەوانی بۆ گۆرانی ئەشێهی گەنجانە سەردەمیانە شعری دڵداری و با بڵێن خۆشەویستی لەوانت نووسیوە شتێکمان پێشکەشکەی بەڵێ بێگومان خۆی عاشق هەوێنە بۆ شاعریانی ئیتر شاعری هەمیشە بێ عاشقیە بێت تا بتوانێت زیاتر پەرە بە خۆی بدات و زیاتر بنووسێ و جوانتر بنووسێ چکە شاعر بەبێ عاشق پێم وا بێ مردووە چکە ڕۆحیەتی تێنیە خۆ تەزانین ڕۆحیەت لە موزیکەیە ئەبێ لە شارشدا هەبێ من پێم خۆشە بەو دەنگە خۆشی و گوێم لە شعرێکی دڵداری پێشکەشمانەکەی خزمەتانم فەرموو خۆزگە ناخوازم بە هیچ کەس ئەوەم بەسە کەی منی ئەوەت بەس بێ بۆ هەمیشە لە چاومدا وەک شاژنی خۆش بە حاڵم کە تۆم هەیە بە وێنەی تۆم دەست ناکەوێ کە تۆ ئازیزی دڵبی شکرانەی لای خودای دەوێ شۆخی جوانی زۆرم بینی بە چەشنی تۆ نییە دوان شۆخی جوانی زۆرم بینی بە چەشنی تۆ نییە دوان کەسێک نییە بە ئەندازەت پڕ کاتەوە دڵ و چاوان هەموو شتێکتم بەدڵە تەواوکەری ژیانمی هەموو شتێکتم بەدڵە تەواوکەری ژیانمی درۆ ناکەم ئەگەر بڵێم تۆ ترپەی دڵێدانمی لەوە زیاتر من چیم بوێ لەوە زیاتر من چیم بوێ ژینم لێو ڕێژە بە خەندا کچێ تۆ پێویستی هەموو کاتێ دنیای من بە تۆ بەندە تۆ پێویستی هەموو کاتێ دنیای من بە تۆ بەندە دەستەکانت خۆش بێ کاک یادگیان بە حەقەت هۆنراوەکانت یەک لەوەی تر جوانتر و نایابتر ومێ دەکەم ڕۆژانێک بێت دەیان و سەدان بەرهەمی جوان و چاپکراویشت هەبێ ئینشاءڵڵا سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەرنامەکە و بۆ دەرفەتە و هەر بژین و سەرکەوتو بن مامدونەوی بە قوربان سەرفرازبی ئازیزان و خۆشەویستانم ئێمە بەردەوامین لە پێشکەشکردنی بەرنامەی شەوچەرا ئەم شەو میوانێکی زۆر خەنجیلانە و ئازیزم هەیە ئەو میوانە بنەماڵەی هونەرمەندی گەورە سەلاح داودەیە ئەو میوانە کاکە ئیبراهیمە عەجەب سەیرە باخی هونەرمەند سەلاح داودە هەمیشە میوەی تەڕ و تازەی لێوە بەرهەم دێ وەکی دەوترێ هەتا یەکێک ماڵ ئاوایەکە سەدان میوەی تر بەڕێوەتە ئەوە تا کاکە ئیبراهیم ئەم شەو لێرە ئامادەیە دەنگێکی ڕەسەن دەنگێکی کوردی عیار 24 مەبەستمە ئەم میوانە خەنجیلانەتان پێ بناسێنم کە ئەمە ئەکاتە ئیبراهیم عەباس سەلاح محەممەد بارام چاوش ئەم شەجەرە جوانە ئەم بنەماڵە هەر بە دەنگخۆشی هێنایانە ئێستا من ئەچمە لای کاکە ئیبراهیم کاکە ئیبراهیم بەخێر بێ سەرەتا سوپاسی کەناڵەکەتانەکەم و زۆر خۆشحاڵم لە کەناڵەکەتان بەشداریم کردووە ئێمە خۆشحاڵترین بە قوربان سەربەرز و تەمەند درێژبی کاکە ئیبراهیم حەزەکەی کە گەورەبی ڕێچکەی باوکت کاکە عەباس ڕێچکەی باپیرت خوا لێ خۆش بوو ئەو هونەرمەندە گەورە سەلاح داودە هەمان درێژە بەو ڕێگایە بدەی بەڵێ من ئەمە جێگای باوکم بگرمەوە و ئەو وەسیەتێکیش بێ بۆ من کە جێگای باوکم بگرم دە یەک چەپڵێ بۆ کاکە ئیبراهیم هەر بژی بە قوربان ئێستا ئەمەیە بە دەنگە خۆشەکەت کە ئەوانەی ئێستا کە هونەرمەند بن ئەوانەی ژەنیار بن ئەزانن کە کەسێکی لەم تەمەنە چەند قورسە ئەگەر دەنگی چارەگەتۆن یان ڕوبعەتۆنی تێدا بێ بەڵام ئێستا من حکم بۆ ئێوە جێهێڵم بە ئەم پارچە گۆرانیەمان پێشکەشکە اینجا بزانن لە خۆشی و لە تام ئەو دەنگە کاکە ئیبراهیم گۆرانێکی باپیرەت خوا لێ خۆش بوو ڕاوەستاوە لەو بانە ئەتوانی پێشکەشمان بکەی دەفەرموو بە قوربان فەرموو ڕەوەستاوە و بانە دەستی لە کامە
دەسەکانت خۆش بێ کاکە ئیبراهیم گیان سپاسدانەکەم گۆرانێکی زۆر خۆش دەنگێکی زۆر پاکەژ و جوان زۆر سپاسدانەکەم ئومێ دەکەم ئیشاڵڵا ڕۆژێ بێ بێتە هونەرمەندێکی مەزن زۆر دەستخۆشیش لە کەڵاڵەکەتانەکەم سەرفرازبی بە قوربان ئەوە خۆشەویستان دڵنەوەیەکشە بۆ ئێمە کە ئەم بنەماڵەیە قەت دەنگ خۆشیان لێ نابڕێت تاکو بێ ئەم هونەر ڕەسەنە ئیشاءڵڵا دەسا و دەسەکاو بەردەوامە بێ ئەچمە لای برای ئازیزمان کاک سەردارگیان زۆر بەخێر بێ مانگی ڕەمەزان پیرۆز بێ و بەخێر بێ بۆ بەرنامەی شەوچرا زۆر سپاستانەکەم بۆ بەرنامە خۆشە بۆ ئەم شەوچرا خۆشە کە هەموو دەستخۆشیتان یەکەم هەموو ساڵیان بەرنمەیە تازاکەنەوە و جێگای ڕێز و شانازیە بۆ خەڵکی شاری کەرکووک زۆر سپاسانەکەم خێربی بە قوربان کاک سەردار هەمیشە لە بەرنامەی شەوچرا لە دێوەخانەکانی جاران قسە خۆشی لێبوو اینجا ئەڵێن جەنابەت کۆمەڵێ زۆر بەسەرهات و نوکتەی خۆشت هەیە ئەگەر شتێکمان بۆ بگێڕیتەوە وڵی شتێکی تایبەت بە خۆمانە من بەناوە تەباغم بەڵێ ڕۆژێ سەفرەیەکمان کرد لە منطقەی خۆمان برادێکمان مەزرعەیە مامۆستا عومەری ناوە چون لەوێنانە هەموو کۆبینەوە هەنێ برادر لە تەمەەر خۆمانە کۆبینەوەی تر خواردنە خۆین و شتی واکەین دوو قەلیان کرد من لە ژیانمان قەلم لێ نەنابوو ئیتر قەلەکەم سەقەت کرد وەرحاصل خۆشیەکە لەوە بوو کەسیش نێوێرا بڵێت خراپ لێت ناوە کەسیش نێوەرە بلێ خراپ لێنە هەریان و دەست خۆش بێ شتێ زۆر باشە کە تەوا بووین هەڵسان ڕۆیشتینەوە گەیشت بوونە ئەودی و دسرەکەی کەوا بۆ هەولێرە ڕوا گەیشتی بوو ناودی و برادێکیان پێی وتبوو لە ناو سیارەکە هەردووکیان بوون وتی ئەرێ کاکە فەری وتی چۆن خواردنەکە چۆن بوو ئاوە سەیری ئاوڕی دواوە وای زانی من لەگەڵ یانام کوورەوتی وەڵی هیچ باش دەبوو سارێت درژان عینە حساب هەر ئەوان نزیک ماڵەوە ببوون وتیان بە دڵتان قەلەکە کوورە وتیان وەڵی بەس لە تاوتمان باشە خۆ بڵێ خراپشە زۆر خۆش قوربان دوونەوی جارێکی تر زۆر سپاسانەکەم زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم زۆر سپاس بە قوربان سەرفرازبی کاک عەباسگیان ئەمێ بڕۆیت بچینە لای بەرهەمێکی تر بە دەنگی جەنابەت بەڵام پێش ئەوە بچینە لای ئەو بەرهەمە ماوەیە کە دیقەتی شتێکم داوە جەنابەت یەکێک و کوڕەکانی سەلاح داودا لە ستایلی ئەو بنەماڵە لە ستایلی ئەو خێزانە هەوڵی تازەگەریە دەی هەمیشە تۆ بەوە ناسراوی لە چاوپێکەوتنەکاندا بە هۆنراوەی تازە بە ئاوازی تازە ئەمە بۆ پێویستە بۆ ئەو بنەماڵە ئەمە بکەی سەرەتا کاک شێروان ئەمە فەزڵ بۆ ئەڵڵا یەکەم دووەمیش من شاعر نیم بڵێم شاعرم بەخوا گیانم بە شاعرەکانە وایە کۆمەڵی شاعر هاوکاری دەکەن تۆ ئەبێتیش کەم مەسەرەن مەقامێک دائنی بۆ شعرێک یان بەس ئاوازێک بۆ ئەو تێکستە دائنی ئەبێ بە گوێرەی خۆی بێ شەرت نییە تۆ بە یەک جار ئەوە دابنی بەخوا هیلاکە بی کاک شێروان لەسەر پرسیارەکەی جەنابتیش بۆیەوە ئەەکەم هەر ناکرێتیش کاک شێروان تۆ بەچی ناکری هەر گۆرانی خەڵک بڵێ قەینا ڕاست سەلاح داودە باوکمە خوا عافیکە خوا ڕوانی شاد بێ هەمووان خۆش بێ ئینشاءڵڵا ناکری هەرم شەش گۆرانیە تۆ بڕۆینە هەرکوێ هەرەوە بڵێن ئیسە بنەماڵە هەیە تۆ شەکەرە خۆی سێرەکەی دانەیەکیان عود لێدا دانەیەکیانێ شمشاڵ لێدا دانەیەکێ ساز لێدا تۆ ناکری ئەمە يعني سلاح داودە خوا عافیکە بۆ خۆی سلاح داودێت خەڵک تازە ئەی ناسێ معروفە ئەکرێ گۆرانیەکی بڵێ بەست و ناکرێت و لە هەموو بەرنامەکان هەرمە بڵێ ڕاستە ئافریم بیرۆکەیەکی جوانەکەوا بێ لە ستایلی بنەماڵی سلاح داودە تازەگەری بڵێ بڵێ هەرە و ستایلە کلاسیکەکەیە بەس تۆزیە جیاوازیەکە دەستەکانت خۆش بێ ئێستا دووەم بەرهەم ئەمە ئاواز و هەنراوی کێیە چیمان پێشکەشەکەی ئەمەشین عینەن کاگ ئەحمەد کاگ ڕەشید ڕەشید کەرکووکی کاگ ڕەشید کەرکووکی ئەوە بەس هین مەقامەکە هین کاگ نزار کەرکووکیە زۆر باشە حرمەت ئاوازیشی جەنابەت ئاوازەکانیشی قوربان کە بەرچینە لای ئەو گۆرانی کاک عەباس فەرموو بژیم بۆ بمرێم نامەوێ
دوور لە تۆ بمرێم من دەبێ بژیم بۆ بمرێم نامەوێ دوور لە تۆ بمرێم هەرکە ئەمرم دەبا بمرێم بمرێم هەرکە ئەمرم دەبا بمرێم با لە باوەشی تۆدایە بمرێم با لە باوەشی تۆدا بمرێم مردنێک نزیک لە تو سەر لەسەر سینەتا بێ مردنێک نزیک لە تۆ سەر لەسەر سینەتا بێ ژیانم بۆ چیە ئاخر ئەگەر ئەوە جێو مەقامم بێ ئەوە جێو مەقامم بێ هەر کەسێ مردوو کە ڕۆی عاقبەت قەبرە جێگاکەی هەر کەسێ مردوو کە ڕۆی عاقبەت قەبرە جێگاکەی عاقبەت قەبرە جێگاکەی لە دوو کێڵ و بستێ زەوی دوو گاز کفنە باڵاکەی دەدەیدات ئەیدا دەیداوات دەیداوات
لا عمرم كم بي لا عمرم كم بي نكلا دورا بچاوار واني بجيمو بمرم توبينا زاني بجيمو بمرم توبينا زاني دەسەکانت خۆش بێ کاک عوازگیان خۆش بێ حیات گۆرانیکی زۆر زۆر خۆش وابزانام ئەمە مەقامی خەنەبات بوو بەڵێ خەنەبات دەسەکان خۆش بێ بە قوربان خۆشەویستان و ئازیزان درێژە بە بەرنامەکەمان دەدەین مەبەسمە ئێستا بڕۆمە لای کۆمەڵێک گەنجی خۆشەویست کە یاری کڵاوێنەکەن با بزانم ئەم یاریە ئەگەرێکی قسەمان بۆ بکە لێرۆ دانیشم لەلاتان ماندوو نەبن زۆر بەخێر بێن لە دوورەوەتان بینم زرمەی کڵاوتی و زۆر بە شەوق و زەوقەوە یاریەکەن کاک سیروان ناسرااو بە کێۆخا سیروان کاک سیروان گیان قسم بۆ بکە سەبارەت بەم یاری یاری کڵاوێن ئەمە ئەم یاریە یاریکی کوردەواریە ڕێسا و یاساکانی چۆنە لە چەند خاڵ دەست پێکە فەرمو ئەمە کڵاوێن یاریکی فۆلکلۆری کۆن کوردەواریە بەڵێ پێک هاتووە لە نۆ کەڵاو سیلەیەک دوو گوڵی هەیە ئەوەی وا شارەی سێ ماشارینەوە دوو گوڵان هەیە گوڵەکە گرن فتەکەن دوای دوو گوڵ دوایی لە 100 خاڵ تەواو نابێت 350 شارنی سێمە حالیان 350مان بۆیان داناوە ئەوانە بێ فتکەن سێ کەڵاو بێنەوە ئەڵێن 50 لەناو ئەو کڵاوە بێ 50 خاڵمان ئەشکێنن ئەگەر تیای نەبێ ئەڵەن 25 لەناو 25ەکە بێ 25 بانەشکێت ئەگەر تیای نەبێ سینی ناو سینیەکە ئەنسیلیان بۆ ڕوا دێتەوە لای ئێمە هەمتری ئەشارینەوە باش ئەمە کڵاوێنە باشە ئێستا ئەوەی کە یاریەکان وا برادران ئێستا ئەمە گەیشتە کام قۆناغ ئێستا 350 یاری کۆتایە کامەی ئەوەی سەو کاکە چییەکە ها ئەوە ئیسە 55 جان ماوە باش بزانە کامەیەکەنە 50 تیای بێ 50 خاڵ لە ئێمە ئاشکێتەوە خۆی نەبوو ئەوە 25 خاڵ ئینەکە ئێمە شکایەوە جوانە باشە لە نێو ئەو کڵاوانەی کە داوتان ناوە یەکێک لە کڵاوەکان قەت کراوە ئاوە ئەو کڵاوە مەبەستان لەوە چییە؟ ئەمە تەرەقەیەکەوە ئەی دۆزیتەوە مەسەلەن واکە ئینسیلەکەی تایە بۆ ئەوەی کە دیتە عەرزە دەنگی ئەوەشە زرمەی بەڵێ بەس ئەوەی دەنگ دەستی دێت باشە ئێوە هەموو شەوێک ئەم یاریەکەنە وەکو گروپێک یان شەوانی زستان بەڵێ گروپ زۆرە لە چەمچەماڵ لە کفری لە کەرکووک لە هەولێر لە هەموو شار و شارچکەکان هەفتە غاردووز هەیە یاریەکەین بەڵام بە زستانان لە مانگ دوانزەوە ترێتا مانگی دوو سێ یاریەکەین بەڵێ یاری بەقوت دەوری کوردستانمان هەیە فەریق زۆر چاکەیە زۆر بەقوت هەیە جگە لە یاری کڵاوێن گروپی ئێوە هیچ یاریەتر کوردەواری ئەنجامەدەن یان هەر کڵاوی ئێمە بەس کڵاوێنەکە کڵاوێن بەڵام یاریمان زۆرە یاری زۆرە بەڵام ئێمە زیاد احتیمامان داوەتە کڵاوێنەکە یاخوا سەرکەوتە بن سەرفراز بن بە قوربان بەردەوام بن لە یاریەکی خۆتان ئەگەڕێم وڵاتان لە بڕگەی تر سەرکەوتوو بن بە قوربان خۆشەویستان و ئازیزان درێژە بە بەرنامەکەمان دەدەین
دوای ئەم گۆرانیە و ئەگەڕێنە وڵاتان. ڕوو لە زوڵێفایان دەرخەوایە مەم کوژایە توی و گردنی خۆت ڕوو لە زوڵێفایان دەرخەوایە ئەی ستایارەی صباحي دماء شوك زوروش بتوايا أي ستاري صباحي دماء شوك زوروش بتوايا شويو عراقي قردن بزلفايان وين ما كايا طاقت ميت شويو عراقي قردن بزلفايان وين ما كايا أي سبي صالحانة توبكي أمشى وزوروش بتوايا أي سبي صالحانة توبكي أمشى وزوروش بتوايا ستامو يخوان دافناي زلفت دمي يا سودابي ستامو خوان دافناي زلفت دمي يا سودابي رد نشان دامو لساي تو اقريم قرتاويا رد نشان دامو لساي تو اقريم قرتاويا دەگەڕێنەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست بەڕێزان بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک بەرنامەی شەوچەرە لە درێژەی بڕگەی بەرنامەکەمان
بڕگەی مەتەڵی کوردەواریمان هەیە دیارە ئێمە بۆ هەر بەرنمەیەک مەتەڵێکی کوردەواریمان ئامادەکردوە ئاراستەی ئەو میوانە خۆشەویستانەیەکەین بزانین کێ لە ئەو میوانانە مەتەڵەکە هەڵدێنێ مەتەڵی ئەم شەومان ئەڵێ ناوی ئەو شتە چییە دارێکم هەیە لە نێو داران سەری دەبڕن بە مشاران دەنگی خۆشە وەک کاران ئەو شتە مەبەست لەو شتە چییە سەرەتا لە کاک یوسفەوە دەست پێکەم کاک یوسف زۆر بەخێربەی ماندوو نەبی ئەڵێ دارێکم هەیە لە نێو داران سەری دەبڕن بە مشاران دەنگی خۆشە وەک کاران ئەو شتە چییە نازانی کاکە بیدێنێ کاک سیروان ئەی بۆ نا بە ئەو میوانانە تاوا بێ دێمە لای ئێوەش کاک سیروان دارێکم هەیە لە نێو داران سەری دەبڕن بە مشاران دەنگی خۆشەوە کاران باشەوە شمشاڵ و شتە نییە نزیکتەوە کرد باڵەبان شمشاڵ شتێکی تر دەی چڵێەوە کاکاراس دەستان خۆش بێ بێگومان لەو بڕگەی کە ئاڵێت دەنگی خۆشەوە کاران دیارە مەبەست لە مەتەڵەکەمان زۆر نایە بەڵێ دەسەکانتان خۆش بێ دیارە ئەمە بۆ زاخاوی مێشکە لە شەوچەری کوردەواریە ئەم مەتەڵانەیان داهێناوە بۆ زاخاوی مێشکووە بۆ جیاکردنەوەی ئەو کەسانەی کە توانای لێهاتووی زیرەکیان هەیە ئەو جا ئێمە وەکو ملەتی کورد خاوەنی خەرمانێک لەو مەتەڵە کوردەواریانین بۆ ئومێدەمنەوەی داهاتوومان بەو مەتەڵانە ئاشنا بن لە ڕێگای کتێبەکانەوە دەستی ئێوەش خۆش بێ بەردەوام بن لە یاریەکەتان دەگەڕێمەوە لاتان سەرکەوتوو بن بە قوربان سەرفراز بن خۆشەویستان و ئازیزان دانیشتن لەگەڵ ئەم میوانانە خۆشە بێگومان هەر یەک لەو میوانانە ئەگری هەگبەکەی پڕە لە شتی کوردەواری و لە فۆلکلۆر و بڕگەکانیشمان هەمە جۆرن بەڵام دیارە بۆ ئەم شەوی تر کاتی بەرنامە هەر ئەوەنە ڕێگەمانەدا بۆیە دەچینە کۆتایی بەرنامە با گۆرانیەکی هونەرمەند کاک عەباسی سەلاح داودا کۆتایی بە بەرنامەی ئەم جارەمان دێنین ماوەتەوە بڵین زۆر زۆر سپاس بۆ سەرجەم میوانان و ئامادەبووان سپاسێکی تایبەتیش بۆ ئێوە کە تاک و ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر ڕێز و سڵاوی براتان شێروان کەرکوچی بفەرمونون خۆشەویستیمان بۆ ئێوە سپاردەی خۆشی و کامەرانی بن کوردستان ئاوەدان خواتان لەگەڵ والله دستو بيمي هاتون بادلي برلا حسرات برلا حسرات هاتون داستي تو بگیرم هاتون لاقل تو دا بجيم هتاكو او رجي امري هتاكو او رجي امري ايار تو هاوريني تو هاو دامو تو هاو سيمي والله تو هاو سيمي
بەختاوەر بێ بەختاوەر بێ نەوماڵمان باخچای پڕێگو هێلا نامان غەم لەبەر بێ وەڵڵا غەم لەبەر بێ ئەیار هەیار تۆ هاوڕێمی ئەیار هەیار تۆ هاوڕێمی تو هاودەم و تو هاوسێمی وەڵڵا تو هاوسێمی هەر باشای دایی تۆ ئاژیم ئەیار هەیار تۆ هاوڕێمی تو هاودام و تو هاوسێمی وەڵڵا تو هاوسێمی